سڵاوتان لەبێ. کۆمیسیۆنی باڵای سەربەخۆ هەڵبژاردنەکان ڕایگەیاند لە دەرەوەی ڕاکار بە کارتی ئەلکترۆنی دەنگدان ناکرێت و بەڵکو تەنها پشت بە تۆماری دەنگدەران دەبەسترێت. سیروان ئەحمەد ئەندامی ئەنجومەنی کۆمیسیاران لە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆ هەڵبژاردنەکانی عێراق بە ناوچەی ڕایگەیاند لە 13 وڵاتی دەرەوەی عێراق بنکەی دەنگدانی کردوێتەوە بڕیاریشە لە 3 وڵاتی تر نووسینگە بوو مەبەستە بکەنەوە. لە دوای پێکهێنانی کانتۆنی جزیرە لە خۆڕایی کوردستان بڕیارە خۆبەڕێوەبەری کانتۆنی کۆبانیش لە 27 مانگە ڕابگەیەندرێت. ئەو کات هاوسەرۆکی گشتی پارتیەکەتی دیموکرات پێدە دەڵێ خۆبەڕێوەبەری دیموکراتی گەرانتی چارەسەری قەیرانی سووریایە. ساتی فرادنویز نزیک لە پارتی کرێکارانی کوردستان بڵاوی کردوێتەوە ئەنجومەنی یاسادانان خۆبەڕێوەبەری دیموکراتی کانتۆنی کۆبانێ لە خۆڕایی کوردستان بۆ سەنگاندنی کار و خەباتی ڕاگەیاندنی بەڕێوەبەری کۆبەوە. وەرایە ئەمڕۆ هەریەکە لە لەیلازانە و سڕی سووران ئۆندەر هاوسەرۆکی هاتەپە و بەمبەستیان جەمدانی دیدار لەگەڵ عەبدوڵڵا ئۆجەلان ڕێبەری زیندانیکراوی پەکەکە بچنە ئیمرالی. بەپێی هەواڵێکی ئاژانسی دیجلە لەیلازانە پەرلەمانتاری سەربەخۆی ئامەد و سڕی سووران ئۆندەر بەڕێوەبەری ئیمرالی بەڕێدەکەون بەمبەستیان جەمدانی دیدار لەگەڵ ئۆجەلاندا. بەڕێوەبەیانی ئەمڕۆ بۆمبێکی چێندراو لە سەرپردی سەرحا لەسەر ڕێگای کەرک و بەغدا تەقی و بەهۆی نەزانینی ڕووداوەکەشەوە ئۆتۆمبیلێک لە پردەکە کەوتە خوار و 5 کەس بریندار بوون. پامنێریە نارتی ڕایگەیان بەڕێوەبەیانی ئەمڕۆ بۆمبێکی چێندراو لەسەر پردێکی ناحەی ئامەرلی سەر بە خەزای دووسفڕمات و تەقی و بەشێکی پردەکە ڕووخاوە. پەرلەمانتارێکی عێراق هۆشداریدا لە مەترسی هەڵگرتنی فێزە بۆ سەرگەشتیارە کوێیتی ئیماراتیانی کە دێنە ناو هەرێمی کوردستانەوە. تاکیدیشی کردەوە ئەو کارە پێشێلکردنی ئاشکرای دەستوورە. پەرلەمانتارێکی سەربەخۆی عێراق بڕیاری بە پارێزگابوونی هەردوو قەزای دووز و تەلافەری سەر ببورن دووز و تەلافەری بە نوکتەیەکی هەڵبژاردن وەسفکرد ڕوونیشی کردوێتەوە ئەو هەوڵەکە لە نووری مالکیەوە بۆ ڕازیکردنی تورکیا بەر لەوەی گەشتێکی چاوەڕوانکراو بۆ ئەنقەرەنجامدا. لە لێدوانێکدا بۆ مەداپرێس حەسەن عەلەوی ڕایگەیاندووە پێکهێنانی ئەو دوو پارێزگایە نوێ و لکاندنی ناوچەکانی دەوروبەری پیانەوە ناڕەزای عەشیرەتە عەرەبەکانی لێ دەکەوێتەوە وتیشی ئەو دوو پارێزگای نوێ چەندین هۆزوو نەتەوە مەذهەبی ئاینی لەخۆ دەگرێت. سەرۆکوەزیرانی عێراق سەر لە نوێ ڕەتی کردەوە دانوستان لەگەڵ تیرۆریستەکاندا بکار ڕاشیگەیان ئەوانەی نوێنەرایەتی گروپە چەکدارەکان لە پرۆسەی سیاسیدا دەکەن هاوبەشمان نین. نووری مالکی ئاماژەی بۆ کردووە لە ناوبردننی تیرۆر لە سەروی هەموو کارەکانی و دانوستاندنیشی لەگەڵ ڕێکخراوە تیرۆریستەکانی وەکو قاعیدە و داعش بە توندی ڕەت کردوێتەوە وتیشی هەندێک لایەن ئەیانەوێت دانوستان بکەین و باز لە بەردەوامیە و دانوستانە ناکەن. بەڵام ئایا ئەوان دەیانەوێت دانوستان لەگەڵ تیرۆریستان و ڕێکخراوی داعشدا بکەین؟ نەردەوە بەشی عەرەبی و نێودوڵەتی بۆ سووریا تەئکیدی کردوێتەوە هەردوو وەفدی حکوومەت و ئۆپۆزیسیۆنی سووریا ئەمڕۆ لەسەر بناغی پێشنیازەکانی ژنێڤیەک پێکەوە لێکۆڵدا کۆدەبنەوە. لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا ئەغدار ئیبراهیمی ڕایگەیاندووە هەردوو لایەنی ناکۆک لەسەر بنەماکانی کۆنگرەی ژنێڤیەک ڕێکەوتون و ڕێکەوتنەکەی ئەمڕۆ شاندەرە بۆ نزیکبوونەوەی بۆچوونەکانیان. وتیشی وادارین دانیشتەکانی نێوان وەفدی حکوومەتی دیمەشق و ئیتلافی ئۆپۆزیسیۆنی سووریا بە هێمنی بەڕێوە بچن. لە دوای زنجیرێک تەقینەوە لە وڵاتە کە بەهۆی دەیانکەس بوونە قوربانی و لە نێوگرتنەبەری ڕێوشێنێکی ئەمنی توندوتۆڵدا ئەمڕۆ میسرەکان سێم ساڵادی شۆڕشی 25 یەنایەر دەکەنەوە کە بەهۆی ڕژێمی حوسنی موبارەک لە ساڵی 2011دا تێدا ڕووخا. سەرچاوەکانی هەواڵی ناوخۆی میسر ڕایگەیاندووە کە ئەمڕۆ تەقینەوەکی تر لە نزیک پەیمانگایەکی پۆلیس لە خۆرهەڵاتی شاری قاهیرە ڕوویدا و بەهۆیەوە کەسێک بریندار بوو. کورتەی هەواڵەکانتان پێشکەشکرا شاد بن.